ومن هر خوم خلکی ایرانین لەبەر گەرمای هاوین و گەرمی مەنتیقەکە ڕۆژانە ڕۆکەینە ئەم ناوچە بێسانسوور کە شوهاوایەکی فێنکی هەیە و لەبارە و بە حکمی ئەوەی کە لای خۆمان گەرمترە ئێرە فێنترە ڕۆکەینە ئێرەوە. وەڵایی لە زۆر شوێنەوە ڕووی تێکا لە سلێمانی وەیە لە عەربەت وەیە لە هەڵەبجەیەت و لە سەیسایەق و یعنی شوێنەکان ناژمێت لە هەموو شوێنێکەوە خەڵک ڕووی لێکات. وەڵی بەهۆی گەرماوە جومعانان مەجال هەیە هەر کاتێ مەجال بوو جومعانان بە تایبەتی دوانیۆڕۆنان فێن بۆیرە کەشێکی خۆشی هەیە خۆیان فێنەگەین خۆشی مەلە خۆشن زۆر خۆش هەموو کەسی حەزی لێکە هەر مەجال بیە تێن بەخۆمان مەلەی خۆمانەکەین وەڕۆین. وەڵا خەڵکی عەرەبمان بووە سووریمان بووە خەڵکی هەڵەبجەی تازەیە زێڕایە نییە عەربەتیە دل لە هەموو ناوچەکانەوە خەڵک ڕۆکات ئێرە. وەڵی گەرم و ئەم ناوە بە بەلاشەوە خەڵک بە بەلاش مەلەگاتێ خەڵک مەلەیەەکە شوێنێکی خۆشە و ئارە وەڵا مەزمن بەیانیان مەلەیەەکە کەسی دیانە چۆڵە خۆشە. وەڵی زۆر خۆشە مەلە ئەتر ڕاضەشە و ئەم مەلەشەکەی پێنک دەبێت و جەوێکی خۆش بەسەرە بیت و وەڵا ئاوێکی پاکە ئاوێکی پاک و چاک و تەندروستە. هي 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 فريق